گۆڤاری شارباژێر گۆڤارێکی ڕۆشنبیری گشتی سربەخۆیە. ماوەی 7 ساڵە ئەم گۆڤارە بەردەوامە. ئەمڕۆ ساڵیادی دەستچوونی یەکەم ژمارەیەکە لە 5/2/2017 دەرچووە. لە ماوەی ڕابردووە ئێمە توانیمانە مێژووی بەشێک لە مێژووی شارباژێر لە کەسایەتیەکان، لە مێژوو گوندەکان، لە تەندروستی، لە هەموو بوارەکانی ژیانی شارباژێر بنووسینەوە لە گۆڤارەدا. و لەم ئەم گۆڤارە وای لە هاتووە کە ئێستا لە زۆربەی زۆری شوێنەکانی کوردستان، لە هەولێر، لە بۆکان، لە کۆیە، لە ڕانیە، قەڵاتسێ، هەڵابجێ شوێنەکانی ترەوە نووسەران بابەتمان بۆ نێرن و ئەم گۆڤارە تەنانەت وای لێ هاتەوە بۆ شوێنە دوورەکانی تری دنیاش ئەم گۆڤارە هەنگاوی ناوە کە ئەوە بەردەوامیشە بین لە داهاتوودا. ئەتر تابەتمەندە بە شارباژێرە، بەڵام ئێمە تابەت بە هەموو بوارەکان کە ئێمە وتمان ڕۆشنبیری گشتی گرنگی بە هەموو بوارەکانی ژیانە دەین، بە هەموو بوارەکانی ژیان نەکرد شارباژێر، بە کولتور، ئەدەب، فۆلکلۆر، هونەر، کەلەپور، هەموو ئەو شتە مێژویانە کە پەیوەستن ئێمە گرنگیان پێدەین و دیکۆمیانتیانەکەین بۆ داهاتوو، بۆ ئەوەی کە سوودی نەوەکانی داهاتوو سوودی لە بینن. بەداخۆ شارباژێر لە ڕووی کللتوری و کەلەپور و فۆلکلۆرۆ کەمترین خزمەتی پێکراوە. ئێمە لە ماوەی ئەم 6 ساڵە توانیمانە بەردێک بخەینە سەر ئەو کللتورەکە خزمەتی بکەین، خزمەتی کللتوری بکەین لە هەموو ڕۆکانەوە. بەتایبەت ئێمە بەسمان ڕۆشنبیریەکەیەتی پەرەپێدانی ڕۆشنبیری لە شارباژێرە جا لە مەسەرەن لە کەسایەتیەکانی، لە گوندەکانی، لە ئەشکەوت و با بڵێن بێجگە لە ئەشکەوت ڕۆشنبیرانی شارباژێر لە شاعیران. خۆتان ئەزانن شارباژێر مەڵبەندی شاعیر و ئەدیبەکانە، وەکو پیرەمێردی نەمر، وەکو کاکەی فەلاح، وەکو هیجرانی شەکیبی شاعیر، وەکو مەحوی لوتکە. دایانی وامان هەیە لە شارباژێر کە بۆ هەموو کوردستانی گەورە بۆتە ناوجەرگەی کوردستانی گەورەیە. لێوە ئەوان تیشکی ئەدەبیات و ڕووناکیان پەخش کردو بۆ هەموو کوردستان. ئەم گۆڤارە ڕۆڵەشی گەورەی هەیە لەسەر ئاسی سنووری شارباژێر بە هەردوو قەزاکەیەوە، قەزای ماوەت و چوارتە. تەرکیزی ئەم گۆڤارە لەسەر چ لە ڕووی مێژوویەوە، چ لە ڕووی کولتوری و زمانەوە، تەنانەت لە ڕووی کەسایەتی کۆمەڵایەتەکانەوە تەرکیز و ئیشکردنی لەسەر ئەمە. هەر بۆیە بەڕاستی ئێمە ئەم گۆڤارە بەرزە نرخێنی ڕۆڵی، چکە ئەو پانتایەکی فراوانە. شارباژێر هەم سنوورێکی فراوانە، هەم لە ڕووی مێژوویەوە ڕۆڵی گەورەی خۆی هەبووە لە ڕووداوە سیاسیەکانی کوردستانە. شارباژێر هەمیشە حزوری هەبووە. هەر بۆیە بەڕای ئێمە ئەم گۆڤارە مجالێکی زۆر گەورەی لەبەردەمایە بۆی کە بتوانێت ئیشکە دوا خزمەتکە بۆ سنوورە و زۆر چ لە ڕووداوە مێژوویەکان بەسنووری بێڵێتەوە و چ لە ڕووی زمانێوانەیەکەوە شارباژێر خۆی خاوەنی لەهجە و شێوەزارێکی خۆی بووە کە بتوانێت ئەمە ئیشی لەسەرکە ئەو تاکو ئەو زاراوە و ئەو جۆرە نەمتەقسەکردانە نەمرن و بهێڵدرێنەوە.